پاڵپشتیەکانی لیستی پارتی لە فراوانبووندایە بەڕێز سەرۆ لەتیف بەرزنجی ئەندامی پێشووی ئەنجومەنی پارێزگای هەولێر لە بەختاوە لەگەڵمانە. بەڕێز سەرۆ لەتیف سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. ئێوە هاتوونەتە ناو ڕێزەکانی پارتیەوە بۆ چی پاڵپشتی لە لیستی ١٩٠ پارتی دەکەن؟ سڵاوت لێبێ، زۆر سپاس. وەڵاهی ئێمە وەکوی بۆ لاتان ئاشکرایە کە ڕامانگەیان بۆ پشتگیری لیستی ١٩٠ پارتی لەبەرەوەی دەزانین ئەو لیستە خزمەتی ئاشتەوایی و ئاوەدانی و هەروەها خزمەتی کورد و کوردستان دەکا و بە گرنگیشی دەزانین ئەو هەمومان پشتگیری بکەین و هەمومان دەنجی بۆ کۆکەینەوە دەنجی بدەینێ و پاڵپشتی بین بۆی ئەو ئاشتی و ئاوەدانیە و ئەو پێشکەوتنە هەر بەردەوام بێت. زۆر باشە، بۆ چی گرنگە لەم هەڵبژاردنە پارتی سەرکەوتوو بێت؟ وەکو بۆ جەنابتم باس کرد، ئەگەر بێت و ئەو با بڵێن بە چەند زنجیرەیەکە ئەو پێشکەوتنە لە ڕۆژێک و دوو ڕۆژ و ساڵێک و دوو ساڵە نەهاتووە، ئەوە ڕەنجی خەباتی نەپساوی ئەو خەباتە دوور و درێژەیە. ئەگەر بێت و پارتی دەنگێکی باش و سەرکەوتنیەکی گەورە بەدەست نەهێنێت، بە دڵنیایی ئەو پێشکەوتنە و ئاوەدانیە و ئەو هەڵمەتی بەرەو پێشچوونە بەردەوام نابێ. بۆیە وا زەروریە کە دەبێت دەنگێکی باش بێنێ و سەرکەوتنیەکی گەورە بەدەست بێنێ بۆی ئەو هەڵمەتە هەر بەردەوام بێ، چونکو هەدەفەکە هەر ئەوە نییە لە با بڵێن لە بەست تەنیا هەولێر و دهۆک و زاخۆ و بەڵکو و سلێمانیش و گەرمیانیش و هەموو شوێنەکانی تریش بەردەوام بن لەو هەڵمەتی پێشکەوتنە. بۆیە زەرورە بە دەنگێکی باش هەمومان پرۆسەکە سەرخەین بە شێوەیەکی گشتی و بە تایبەتیش پاڵپشتی لیستی ١٩٠ بین بۆ سەرکەوتنە. باشە کاک سەرکۆ، بۆچی هەمیشە کە باسی پاراستنی قەواری هەرێمی کوردستان ئەکرێ ناوی پارتی دێت؟ ئەگەر مەجالم دەیتێ تۆزێک بە تەفسیلتر و وانەیە تۆزێک لە سوالەکەت دەرچم. من بە حکمی پەیوەندیم لە بەغدا و هاتوچۆ ئەوانە لە زۆر شوێن بینیمانەوە ملاحەزەمان کردووە کە ئەلەم چەند ساڵی ڕابردووە داکۆچیکردن لە لێرە کە من هیچ پەیوەندێکم بە پارتیشەوە نەبووە بینیومە داکۆچیکردن لێرە جەنابی سەرۆک و پارتی دیموکراتی کوردستان داکۆچی لە مافەکان و هەروەها حسابێکی زۆر تایبەتی بۆ دەکرێت و زۆر جاریش ئەو داکۆچیە بۆتە هۆی ئەوەی کە ببێتە هەدەفێک. طبعاً دۆست و برا و خۆشەویستی زۆر هەیە لێرە بۆ کوردیش و بۆ پارتیش بە تایبەتی، بەس نارانیش هەیە و خۆشتان ئەزانن چینێکیش هەیە کە چینێکی ئیتر وەکو ئەفکارە کۆنەکان و وەکو بیر و باوڕە کۆنەکان دیش بە کووردە. اینجا ئەوانە دائیمەن یەکەم شوێن کە ئەیانەوێ سەر نەکەوێ چاویان بەوە هەڵنایە بەو پێشکەوتنەی کە لە هەرێم هەیە و بە تایبەتی لە هەولێر هەیە، یان چاویان بەوە هەڵنایە کە ئەو پەیوەندیە نێودەوڵەتیانە و ئەو ئاستا و ئەو گرنگیانەی کە بە حکوومەتی هەرێم و بە جەنابی سەرۆک و ئەوانە دەدرێت لە دەرەوە ویان کە هەر ئەو پێگەیی کە هەیە وەکو جەنابتانە بینن هەر سەرۆکێک هەر نێراوێکی نێودەوڵەتی کە دێتن یان یەکەم جار لە هەولێردا بەز یان دوای هەولێر دێتە یان دوای بەغدا دێتە هەولێر، کەواتە ئەوە گرنگی بوونیەکە و کەواتە هیچ بڕیارێک مانای لە عێراق بەبێ هەولێر نادرێت، هیچ شەراکەتێک سەر ناگرێت بەبێ هەولێر و پارتی. باشە، ینی بە بەهێزیمانەوەی هەرێمی کوردستان پەیوەندی بە بوونی پارتیەوە هەیە. بوونی پارتی بۆ بەهێزمانەوەی هەرێمی کوردستان گرنگە؟ بەتاکید منیش هەر ینی ئەو تێبینیم ئەوە بوو کە زۆر گرنگە ئەبێ بەهێز بمێنێتەوە پارتی و ئەبێ تەجروبەکەی حکوومەتی هەرێم و ئەو پێشکەوتنەی کە هەیە هەر بەردەوام بێ. جا بۆی بەردەوام بێ ئەوێ پارتی بەردەوام بێت لەو پێشکەوتنە، پارتی پاڵپشتی بین بۆی سەرکەوێت لەو هەڵبژاردنە. باشە کاک سەرکۆ، ئەمڕۆ سەرۆک بارزانی گوتارێکی مێژووی پێشکەش کرد. بۆچی هەمیشە گوتارەکانی سەرۆک بە گرنگیەوە سەیر دەکرێت؟
بتأكيد ئێمە ئەوەی کە ملاحەزەم کرد لە متارەکەیە طبعاً ئەوەی کە خوێندنەوەمان بۆ کرد وتارێکی پڕمانە و وتارێکی زۆر گرنگ بوو و لە هەمووشی گرنگترەوە بوو کە یعنی دڵنیاییدا کە ئاشتەوایی و کە برایەتی هەر بەردەوامە بێت و پەیامەکەیشی بۆ هەموو کورد بوو هەر تەنها ئەو یعنی بۆ لایەنێک نەبوو یان بەس بۆ پارتی نەبوو بۆ هەموو کورد بوو کە ئێمە هەمومان بەیەکەوەین هەمومان لە یەک شوێنین و دوای هەڵبژاردنیش هەر بەیەکەوە دەبینەوە و دەستی یعنی دڵنیاشە لەوەی کە دڵنیاییدا بە خەڵک کە پارتی سەرکەوتوو دەبێت لەگەڵەوەیشە دوای هەڵبژاردن دەست کراوەیە و دەست یعنی هەمووی داوەت دەکات بۆ سەر یەک مێزوو بۆ ئەو ماڵە گەورەیە هەمووی لەوێ کۆ ببنەوە ئەوە خۆی زۆر زۆر گرنگە کە ئینسان لە قووەت و لە سەرکەوتنیشە کە هەر بەردەوام بێ هەر وەکو برایەک هەر وەکو گەورەیەک کە بەڕعایەتی ئەو بتواندرێ هەمووی کۆ بێتەوە و ئەو ئاشتیە ئەو ئارامیە پەردەوام بێت و هیچ شتێکیش ڕوو نەدات بەڵێ بەڕێز سەرکۆ لەتیف بەرزنجی ئەندامی پێشووی ئەنجومەنی پارێزگای هەولێر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستا لە بەغداوە لەگەڵمان بوو.